بە پێی ئاماری بەشی باخچەکانی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە لە سەنتەری پارێزگای هەڵەبجە کۆی ژمارەی بلوار و باخچەکان 54 باخچە و بلوارە. کۆی گشتی ڕوبەری باخچە و بلوارەکانیش نزیکەی 100,789 مەتر دووجایە. ڕێژەی سەوزایی کە لەلایەن بەشی باخچەکانەوە سەرپەرشتی دەکرێت بەراورد بە نیشتەجێبوونی هاوڵاتیان ڕێژەکە تەنها نزیکەی لە 13%. بەهۆی چاندنی نەمام لەلایەن هاوڵاتیان و بوونی چەندین باخی هەنار لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە کاریگەری لەسەر زیادکردنی ڕوبەر و ڕێژەی سەوزایی لە هەڵەبجە دروست کردووە. ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ نزیکەی لە 16%. جۆرەکانی جۆری زیاتر ئیشی سەباح بەحمانەیە، زیاتر داری ناروەندمانەیە، داری تومانەیە، سنەوبەرمانەیە بە ئەنواعەکانی سنەوبەری ئەرەزۆنی کامانەیە، کامسپارسمان هەیە، سۆیامان هەیە. ئەمانە توانای بەرگەگرتنی پلەی گەرما و کەم ئاوی ئەکەن، بۆیە زیاتر ئەمانە بەکارهێنیتایە. ئێمە ئەو درەختانەی کە لەناو شارە بەکارهێنین لەژێر سنووری شارەوانیمانە، ئەو کەسانی کە شارەزان لە بواری نەمامە ئیسفادە زیاتر لەوانەکەین بە دیراسەکردنی ئەوانە. جا کەسی ئەندازیاریمان هەیە لە بابەتی نەبامە بەرهەمێنانی نەمامەکە مەشتلمانەیە نزیکە لێرە و منتیقەکە کەشوهەوای منتیقەکە ئەزانن و ئەو جۆرە نەمامە بەرهەمێنن کە لە منتیقەکەی ئاگونجە. ئێمەش زیاتر اعتیماد دەکەین لەسەر ئەو شوێنانەی کە ئەو نەمامانە بەرهەمەیەن و نەجاحەتیان هێنا ئەوانە زیاتر بەکارێنین لە سنووری شارەوانیمان. ئەو کالیتۆزانەی کە وشک بووە هەمووی تەمەنیان زۆر نییە لە منتیقەکەی ئێمەیە. ئەم کالیتۆزە بە حکمیەوەی کەشوهەوا گۆڕاوە تا ئێستا ئەمە یەکەم ساڵە ئەوەنە زەرەر بدا لەم جۆرە درەختە. پلەی گەرما ئەوەنە دابەزە لە منتیقەکەیە. کەشوهەوای ناوچەکە بە تەواوی گۆڕاوە. ئەم کەشوهەوای کردووە ئەم جۆرە درەختە سەرکەوتوو نەبێت لە لای ئێمە.